خۆشەویست من مامۆستا کارزان لە ئامادەی کلێڤەری ناحکومی لەوانەیەکی نوێ کیمیا پێتان دەگەمەوە. قوتابیانی خۆشەویست تەبعاً بابەتەشی تر زۆر گرنگمان هەیە ئەوەی لە پێشەوە خینمان ئەوانە هەموو تایبەت بوو بە ئاوێتەی ئایۆنی. زانە ئاوێتەی ئایۆنی بە فراوانی باس کردیا. سەرەتا کالێکی لێکەڵوەشانمان نووسی، دوای هاتینە سەر مۆڵی ئایۆنەکان دیاری بکەین، مۆڵی ئاوێتەکە دیاری بکەین، دوای هاتینە سەر ڕێسا گشتیەکانی توانەوێتی، دوای هاتینە سەر ئایۆنە هاوکەی شەیپەتی لەگەر ئایۆنی سیرکرد. گوتمان دوو جۆر ئاوێتەمان هەیە و ئایۆنی بوو. جۆری دووەم لە ئاوێتە هەیتمان پێی دەرین ئاوێتەی گەردی، ئاوێتەی هاوبەشی، یعنی وشەی ئایۆنێن تایبەتە بە چێ؟ تایبەتە بە ئاوێتەی گەردی. ئاگادار بە هەموو گەردیەکیش نا چ جۆرە ئاوێتە لە ئاوێتە گەردیەکان ئایۆنێن دەکەن. ئەگەر بە کورتی بنووسین دەرێن چ وەکو تێبینی لەکەنت بی لە بیری مەکە دەرێن ئایۆنێن تایبەتە بە ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی. ئایۆنێن تایبەتە بە ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی. ئاوێتەی گەردی زۆر جۆرمان هەیە. ئاوێتەی گەردیمان هەیە جەمسەردارە، ئاوێتەی گەردیمان هەیە بێ جەمسەرە. جەمسەردارمان هەیە بۆ نمونە دەبیتە ئایۆن، جەمسەردارمان هەیە بەس دەتوێتەوە. ئاگادار بە بێ جەمسەرەکان لەگەر ئاو تێکەڵ نابن. ئەلێرە کە دەرێن ئایۆنێن تایبەتە بە ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی. بە کورتی ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی کە دوای دێنە سەرێت لە بەندەکانی پاشەوی مەبەستمان چییە؟ جارێ بەس تێبینی گشتی مامۆستا ترشەکان زایدەن چ؟ تفتی لاواز. کەواتە ئەو تێبینیە ئاگادار بە لە خۆت دەرایەک بینوسەوە گرنگە. ئایۆنێن مامۆستا تایبەتە بە ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی کە دەرێن ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی مەبەستمان ئەوانەیە. ترشەکان لەگە تفتی لاواز لە بەندی پاشەوی لەبەری دەکەی. ئەگەر هەلە سەرەتای ئەو بەندە لەبەرکردبی زۆر باشە، بۆ نمونە HCl، H2SO4، HNO3، HBr، HI. ئاگادار بە دەرێن تفتی لاوازیش لە ترشەکان دیاریم نەکردیە بەهێزیان لە لاوازە، بەڵام لە تفتەکان دەرێن تفتی لاواز. لۆ نەم بۆ تفتی بەهێز لەبەرەوەی تفتی بەهێز ئاوێتەی ئایۆنیە. ئاوێتەی ئایۆنی ئاگادار بە خوێیەکان دەگریتەوە لەگە تفتی بەهێز، بەڵام ئاوێتە گەردیەکان کە دەبنە ئایۆن ترشەکانمان هەیە لەگە تفتی لاواز. مەبەستمان چییە لە ئایۆنێ؟ تەبعاً ئەوش پێناسەکە گرنگە. لە امتحانی وزاری پێناسەکەی کرای تاڵبژاردن کردەی پەیدابوونی ئایۆن لە گەردەکانی تواوە بەهۆی توێنەر بریتە لە ئایۆنێن، ئۆکسان، لێکەڵوەشان، نیشاندن. مامۆستا پێی دەرین چ؟ پێی دەرین ئایۆنێن. مەبەستمان لەو پێناسەی ئەوەیە. ئێستا HCl-مان هەیە بۆ نمونە HCl زائیدەن H2O دەتوانین وا بنووسین یان وەکو سەسا بڕای HCl زائیدەن H2O دەبیتە مامۆستا H3O موجب زائیدەن چ؟ زائیدەن Cl سالب. کەواتە HCl ئاوێتەشی چ بوو؟ ئاوێتەشی گەردی بوو. لەبەر ئەوەی بووە ئایۆن پێی دەرین گەردی چ؟ گەردی ئەلکترۆلیتی. چونکە ئاگادار بە هەموو ئاوێتە گەردیەکان نابیتە ئایۆن. دەکرێت بتوێتەوە بەس نابیتە ئایۆن. ئێستا بۆ نمونە شەکر ئاوێتەچی گەردیە بیکە ناو ئاو دەتوێتەوە بەڵام نابیتە ئایۆن. ئیثانۆڵ بۆ نمونە ئاوێتەچی گەردیە بیکە ناو ئاو دەتوێتەوە بەڵام نابیتە ئایۆن. لۆ شەکر و ئیثانۆڵەکە نەبووە ئایۆن ئاخر مامۆستا ترژ نییە، مامۆستا تفتیش نییە. ئەمە دەرێن گەردی ئەلکترۆلیتی دەبیتە ئایۆن. گەردی ئەلکترۆلیتیش یعنی چی؟ یعنی ترشەکان زائیدەن تفتی لاواز. کەواتە کردەی پەیدابوونی ئایۆن لە تواوە یعنی ترشەکە، بەهۆی توێنەر یعنی ئاوەکە، بریتە لە چ؟ بریتە لە ئایۆنێن. ئەوە بەنسبەت پێناسەکە گرنگە بیزانە. لە بنەوە پرسیارێکمان نووسیە ڕادەی ئایۆنینی تواوە لە توێنەرێکی دیاریکراوە بە چ بەستاوە؟ ڕادەی ئایۆنینی تواوە لە توێنەرێکی دیاریکراوە بە چ بەستاوە؟ مەبەستمانەوەیە لە چ کاتێک دەبیتە ئایۆن، لە چ کاتێک نابیتە ئایۆن. دەتوێتەوە یان هەندەجار ناتوێتەوەش. مادەکە بێ جەمسەرە بۆ نمونە نەفت، بۆ نمونە بەنزیمی کە ناو تێکەڵ نابی نەک بتوێتەوە. دەرێن ڕادەی ئایۆنینی تواوە لە توێنەرێکی دیاریکراوە بەستاوە بە هێزی یەکتڕاکێشانی نێوان گەردەکانی تواوە. هێزی یەکتڕاکێشانی نێوان گەردەکانی تواوە توێنەر کەواتە بە دوو خاڵ بەستاوە. خاڵی یەکەم ئەگەر وەکو وەڵام بنووسین، خاڵی یەکەم هێزی یەکتر ڕاکێشانی نێوان گەردەکانی تواوە. خاڵی دووەم هێزی یەکتر ڕاکێشانی نێوان گەردەکانی، گەردەکانی، تواوە، توێنەر. خاڵی سێم هێزی یەکتر ڕاکێشانی نێوان گەردەکانی، گەردەکانی، تواوە، توێنەر. خاڵی چوارەم هێزی یەکتر ڕاکێشانی نێوان گەردەکانی، گەردەکانی، تواوە، توێنەر.
تواوە توێنەر. ئێستا ئەگەر ئێرە زۆرتر بوو هێزی یەکتەڕاکێشان لە نێوان گەردەکانی تواوە زۆرتر بوو نابیتە ئایۆن. ئێستا بۆ نمونە شەکرمان هەیە، شەکر نابیتە ئایۆن. بۆ نمونە ئیثانۆڵمان هەیە، نابیتە ئایۆن. لەبەر چ شەکر نابیتە ئایۆن؟ ئێستا بۆ نمونە هیتمان دەرین C6H12 O6 دیارە ئەلێرە شەکرەکە مادە تواوەکە لەگەر یەکتر تون یەکتریان گرتیە، ئاو نەتوانی بێ بەندەکان بشکێنی بیکاتە چ بیکاتە ئایۆن، کەواتە لێرە هێزی یەکتڕاکێشان لە نێوان تواوە زۆرتر نابیتە ئایۆن. ئەلێرە هێزی یەکتڕاکێشان لە نێوان تواوە و توێنەر، یعنی لە نێوان تواوە و توێنەر زۆرە، ئەلێرە دەبیتە چ دەبیتە ئایۆن. وەکو بۆ نمونە NH3 ئەوە نمونەک تفت، وەکو بۆ نمونە H2SO4 ئەوە نمونەک بۆ نمونە ترش، وەکو بۆ نمونە HF، وەکو بۆ نمونە هەتا کۆتایی. ئەلێرە ئاو دەتوانی ئەو بەندانە بشتێنی بیکاتە چی بیکاتە ئایۆن. کەواتە بەپێی ئەو پرسیارە لە چ کاتێک ئایۆنۆن ڕوودەدات؟ ئەگەر هێزی یەکتەڕاکێشان لە نێوان گەردەکانی تواوە و توێنەر زۆر بوو دەبیتە ئایۆن. تقریبا وەکوی ئاوێتەی ئایۆنیە. ئەرێ دەمانگۆ AgCl نابیتە ئایۆن، دەتگۆ لەبەرەوەی AgCl پەیوەندی نێوانیان بەهێزە. ئەرێ NaCl دەبیتە ئایۆن لەبەرەوەی ئاو لەگەر ئایۆنەکان بەهێزە دەیشێنی. ئەلێرەش پەیوەندی نێوان تواوە و توێنەر، یعنی ئاو لەگە ترشەکان لەگە تفتە لاوازەکان زۆرە، لەبەرەوە چی لێ دەکات؟ دەیکاتە ئایۆن، وەکو سەری ئایۆن دروست دەبیتن. ئێستا بۆ نمونە NH3مان هەیە، NH3 دووبارە بیکەینە ناو ئاو H2O دەیکاتە ئایۆن، لەبەرەوەی لاوازەوە بە دوو تیرە نووسیم NH4 موجب زائیدەن C زائیدەن OH سالب کردی ئایۆن. ئێستا ئەو شەکرەمان هەیە، ئەو شەکرە بیکەمە ناو ئاو بۆ نمونە H2O زائیدەن H2O هەر C6 H12 O6 بەس ئەلێرە سۆلیدا لێرە بووە چ بووە ئەکوا. کەواتە مامۆستا بەپێی ئەو دوو خاڵە ئەگەر هێزی یەکتەڕاکێشان لە نێوان تواوە و توێنەر زۆر بوو ئەوە دەبیتە ئایۆن. ئەگەر هێزی یەکتەڕاکێشان لە نێوان گەردەکانی تواوە زۆر بوو ئەوە نابیتە ئایۆن. کەواتە ئاگادار بە قوتابیانی خۆشەویست لەبەرەوەی تەڵەبەی علمی دەبی ئەوانە بە وردی بخینی، لەوانەیە لە ئیمتیحان لۆ دێتەوە نارێ ئایۆنیان ڕوودەدا دەرێ کام لەمانەی خوارەوە هێزی یەکتەڕاکێشان لە نێوان تواوە و توێنەر زۆرە، یعنی دەبیتە ئایۆن. کام لەمانەی خوارەوە هێزی یەکتەڕاکێشان لە نێوان گەردەکانی تواوە زۆرە، یعنی نابیتە ئایۆن. گوتمان ئەوەی دەبیتە ئایۆن ئەوانەیە ئاوێتەی گەردی ئەلیکترۆلیتی واتە ترشەکان لەگەر چ لەگەر تفتی لاواز. ئەوە ئایۆنێن زانی ئەو پرسیارەشی لەسەرە ئایۆنێن هەر بە کورتی باسی کردیە، زۆر بە درێژی باسی نەکردیە، دەرێ بەراورد بکە لە نێوان ئایۆنێن لەگەر لێکەڵوەشان. طبعاً پێناسەکان بنووسی دەبیتە جیاوازی، یان ئەگەر وا برین لێکەڵوەشان مامۆستا ئایۆنە لێک جیا دەبیتەوە. ئێستا بۆ نمونە هەیتمان NaCl ئەرێ NaCl سەرەتا لە چ دروست بۆ NaCl؟ مامۆستا Cl سالب لەگەر چ؟ لەگەر Na موجب کە دەیکەینە ناو ئاو دووبارە ئایۆنەکان چی لێ دێ لێک زیا دەبیتەوە Na موجب زائیدەن چ زائیدەن Cl سالب. کەواتە مەفهومی لێکەڵوەشان تایبەتە بە ئاوێتەی ئایۆنی ئایۆنەکان یەشان گرتیە بارگەکە هاوکێش بووە، دووبارە دیسان چی دەکەین لە یەکتری جیا دەکەینەوە. بەڵام ئایۆنێن تایبەتە بە ئاوێتەی گەردی ئەلیکترۆلیتی. بزانە بۆ نمونە بابرین HBr مانەیە HBr ئەنی HBr لە چ دروست بووە؟ HBr مامۆستا لە هایدرۆژین لەگەر چ؟ لەگەر بڕۆم. بزانە نەمگۆ لە H موجب و لە Br سالب دروست بووە، یعنی ئاوێتەی گەردی دائیمەن لەگەر دروست دەبی، لە گەردیرە دروست دەبی. ئەو دووە لەگەر یەکتر یەکشان گرتێ بزانە ئەو ئاوێتەیان دروست کردی. ئەو ئاوێتە کە دەیکەمە ناو ئاو زائیدەن H2O دەکەم دەبیتە چ؟ مامۆستا H3O موجب زائیدەن چ؟ زائیدەن Br سالب. کەواتە ئێستا ئەگەر تەمەشا بکەی ئەوە سەرەتا ئایۆنە، دوای ئایۆنەکان یەک دەگرن دووبارە لێک زیا دەبنەوە. ئەلێرە سەرەتا ئایۆنمان نییە، لە ئاوێتەی گەردی سەرەتا ئایۆنمان نییە، گوتمان گردن لەگەر یەکتر یەک دەگرن، گەردی لەنە لەگەر یەکتر یەک دەگرن. دەبیتە ئاوێتەکە کە ئاوێتەکەی دەکەمە ناو ئەوجا ئایۆن دروست دەبیتن. کەواتە لێرە کردەی پەیدابوونی ئایۆنە، لە ئایۆنێن کردەی پەیدابوونی ئایۆنە، لە لێکەڵوەشان کردەی جیابوونەوەی ئایۆنەکانە. ئاگادار بە ئەوە گرنگە لە بیری مەکە مامۆستا وشەی ئایۆنێن تایبەتە بە ئاوێتە گەردیەکان. لە ناو کەوانە چش دەرەی ئاوێتەی گەردی ئەلیکترۆلیتی. وشەی لێکەڵوەشان مامۆستا تایبەتە بە ئاوێتەی چ؟ تایبەتە بە ئاوێتەی ئایۆنی. گوتمان وەکو تێبینی گشتی ئاوێتەی ئایۆنی یعنی خوێیەکان لەگەر چ؟ لەگەر تفتە بەهێزەکان دەگرێتەوە. هەندێک پرسیار لە وزاری هاتیتەوە لەسەر ئاوێتە گەردیەکانیش تەمەشا بکەین. دەرێ یەکێک لەم ئاوێتانە گەردیە لە ئاودا دە ئایۆن دێت، یەکێک لەم ئاوێتانە گەردیە لە ئاودا دە ئایۆن دێت. بابین تەمەشاکەین لقی ئەی
مامۆستا لقی ئەی ئاوێتەشی چییە؟ ئاوێتەشی ئایۆنیە. زانە زۆر گرنگە تەڵەبە بتوانانی ئاوێتەی گەردی لەگەر ئاوێتەی ئایۆنی لە یەکتر جیا بکاتەوە. ئاوێتەی ئایۆنی ئەگەر ئاوێنەکانت لەبەر کردبی لە سەرەتای بەندەکە لە پۆلی 11 ئاسانە لۆ ئاوێتەشی ئایۆنیە مامۆستا لەبەرەوەی کانزایەکی تێدایە موزەبەکی تێدای لەگە چێ لەگە سالبک سۆدیۆم کانزایە فلۆر ناکانزایە موجب و سالبە کەواتە ئاوێتەکە دەبیتە ئایۆنی. C6 H6 ئەوە بنزین ئاوێتەشی چییە؟ ئاوێتەشی گەردیە. ئاوێتەشی گەردیە. ئایا وەڵامەکەیە؟ نەخێر مامۆستا وەڵامەکە نییە. لۆ وەڵامەکە نییە. ئاخر دوو مەرجی لۆت دانایە دەرێ هەم دەبی گەردی بیت هاوبەشی بی هەم دەبی ببیتە چ ببیتە ئایۆنیش. C6 H6 ئاوێتەشی گەردیە بەڵام بیکەیە ئەو نابیتە ئایۆن تێکەڵ نابی لەگەر ئاو بنزینە. مادەشی چییە؟ ئاوێتەشی بێجەمسەرە. دایمەن کاربۆن و هایدرۆژین لەگەر یەکتر ئەوانە پێیان دەرێن ئاوێتەی ئەندامی تێکەڵ نابن یان هەندێک کە لەگەر ئاو تێکەڵ دەبن نابنە ئایۆن وەکو تێبینی کاربۆن و هایدرۆژین لەگەر یەکتر ئاوێتەی ئەندامینە. زۆربیان لەگەر ئاو تێکەڵ نابن یعنی بێجەمسەرن. ئەوانەی لەگەر ئاو تێکەڵ دەبن زیاتر لە بەندی دا لە کیمیای ئەندامی دەخینی دەکرێت تێکەڵ بن بتوێنەوە بەڵام نابنە ئایۆن وەکو تێبینی غەڵەت نەکا. ئەوەش گەردیە بەڵام نابیتە ئایۆن شەکرە. وەڵامی ڕاست بۆ چ؟ لقیدی هەم گەردیە بزانەوە مەرجی یەکەم هاوبەشیە هەم دەبیتە چ؟ دەبیتە ئایۆنیش. ئەرێ لۆ دوو مەرجەی تێدا بوو لەبەرەوەی HCN چییە؟ ترشە. ئەدی نەمانگۆ گەردی ئەلکترۆلیتی یعنی ببیتە ئایۆن واتە ترشەکان کەواتە HCN ترشەکانە. کەواتە وەکو ئاسانکاری لۆی لۆت ئاسانبی غەڵەت نەکەی وەرە لە سەرەتای ئەو بەندە لە خۆ ترشەکان لەبەر بکە. لە سەرەتای ئەو بەندە ترشەکان لەبەر بکە. چەندە لە بەندی دووەم دەخین ترشەکان لە خۆت وردە لەبەر بکە ئەوانە پێیان دەرێن ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی یان لەگەر چێ لەگە تفتی لاواز. پرسیارەکەی بنەوەش پرسیاری وزاریە تقریبان هەر ئەو شێوەیە دەرێ ڕەوشی ئەو گەردانەی ئەها بزانە گرنگە لە پرسیار دائیمەن بخینەوە لێ تێبگە ئەو گەردانەی ئاوە گیراوەکانی تەزووی کارەبا دەگەینێت یەکێک لەمانەیە بێجەمسەرە نەخێر مامۆستا بێجەمسەر نا. لۆ بێجەمسەر نا بێجەمسەر لە ئاو ناتوێتەوە ئەمە گیراوە لەوەی کارەبا بگەینی دەبی لە ئاودا بتوێتەوە بێجەمسەر لەگەر ئاو تێکەڵ نابیتن لە ئاودا لێک هەڵدەوەشێت نەخێر مامۆستا ئەوەش نا لەبەر چێ لە ئاودا لێک هەڵدەوەشێت هەڵمان نەبژات ئەو دەرێ گەرد لێکەڵۆشان تایبەتە بە ئاوێتەی چ؟ تایبەتە مامۆستا بە ئاوێتەی ئایۆنی. پرسیارەکە دەرێ ئاوێتەی گەردی ئەوەشم نەوێت لە ئاودا ناتوێتەوە نادەی بتوێتەوە کەواتەوەشمان ناوێتن. وەڵامی ڕاستیە لە ئاودا دە ئایۆندێت. گوتمان ئاگدار بە وەکو مرادف ئاوێتەی گەردی دە ئایۆندێت ئاوێتەی هاوبەشی لە ئاودا چی لێ دێت لێک هەڵدەوەش کەواتە مامۆستا لە ئاودا دە ئایۆندێت. ئەو پرسیاری بنەوەمان نووسیە بە هەردوو شێوە هەر یەک وەڵامی هەیە. ئایۆنێن ڕوودەدات لە چ جۆرە ئاوێتەک وەکو لە سەرەتا نووسیمان لە تەنیشت ئایۆنێن یەکتر ڕاکێشانی گەردەکانی ئاوزاڵ دەبی بەسەر هێزی هاوبەشە بەندەکان لە چ جۆرە ئاوێتەک لە ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی ئاوێتەی گەردی نا ئەلکترۆلیتی ئاوێتەی ئایۆنی وەڵام ئەیوبی پێکەوە مامۆستا ئایۆنێن ڕوودەدات لە ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی لەبەرم کردیە. وتمان ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی وەکو تێبینی یعنی چ؟ یعنی ترشەکان یعنی تفتی لاواز کەواتە مامۆستا ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی ئاوێتەی گەردی نا ئەلکترۆلیتی نابیتە ئایۆن. ئەلێرەش ئاوێتەی ئایۆنیش دەبیتە ئایۆن بەس ئاگدارمە ها دەرێت چ؟ ئایۆنێن بەسەر هێزی هاوبەشە بەندەکان مامۆستا لە ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی ئایۆنین ڕوودەدات. مامۆستا بەندی هاوبەشی لە ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی ئاگدار بە غەڵەت نەکەی ئاوێتەی ئایۆنینا چونکە هەم ئاوێتەی ئایۆنی هەم ئاوێتەی گەردی ئەلکترۆلیتی بیکەیە ناو ئەو ئایۆن دروست دەبیتن. بەڵام ئەتوو پرسیارەکە تەماشاکەمە بەسی پرسیارەکە بزانە چییە. ئەوەش پرسیاری ڕێبەری هەڵسەنگاندنە دەرێ مادە گەردیەکان ئەمانەیان تێدایە بەندی ئایۆنی بەندی ئایۆنی تایبەتە بە ئاوێتەی ئایۆنی هاوبەشە بەندی جەمسەردار هاوبەشە بەندی بێجەمسەر هاوبەشە بەندی جەمسەردار و بێجەمسەر تەمان ئاوێتە گەردیەکان هەردووچی تێدایە. هەیتمان جەمسەردارە هەیتمان بێجەمسەرە بۆ نمونە دەمانگۆ بنزین ئەوانە چییە؟ بێجەمسەرە بیکەناو ئاو تێکەڵ نابن نەفتی مارێ بێجەمسەرە ئاوێتەی هاوبەشیە. ترشەکان ئاوێتەی هاوبەشی نەچنە جەمسەردارە لەگەر ئاو چی لێ دێتن تێکەڵ دەبی کەواتە مامۆستا ئاوێتەی هاوبەشی بەندی هاوبەشی جەمسەردار هەروەها بێجەمسەریشی تێدایە وەڵامی ڕاست دەبیتە چ؟ دەبیتە لقیدا. ئەو پرسیارە دووبارە پرسیاری کتابتە و بزانم پرسیاری کتابی ڕاهێنانە لە ئیمتیحانی وزاری شاتیتەوە دەرێ ئاوێتەیەکی گەردیە بزانەوە مەرجەک لە ئاودا دەتوێتەوە ئەو مەرجی دووەم ئایۆنێن ناکە بزانە سێ مەرجی لۆت دانایە
زان ئەو پرسیارانە ئاگادار بە دەبی گەردیبی یەکەمین شت دووەمین شت دەبی بتوێتەوە چونکە وەکو گوتمان هەموو گەردیەک ناتوێتەوە سێمین شت و دەبی نەبیتە ئایۆن سێمین شت دەبیتە نەبیتە ئایۆن ئێستا یەکەم ئەوە فڕێمدا لۆ فڕێمدا ئەوە مامۆستاوە گەردی نییە ئەوە ئاوێتەچی چیە ئاوێتەچی ئایۆن نییە لە چ دروست بووە لە کەی موجب لەگەر NO3 سالب یەک ئەوە فڕێمدا دووبارە ئاوێتەچی چیە ئاوێتەچی ئایۆنیە کو زانیمان ئاوێتەی ئایۆنیە مامۆستا لە NA موجب لەگەر OH سالب دروست بووە تفتە بەهێزەکان تفتە بەهێزەکان لەگەر خوێ ئاوێتەی ئایۆنینە جە دوایوانە زیاتر دەخینی کەواتە ئەو دووەمان لۆماوە ئەوە هەردووچی هاوبەشینە بزانەوە هاوبەشیە گەردیە دەتوێتەوە بزانە دوو مەرجی تێدا بوو دوو مەرجی یەکەم و دووەمی تێدا بوو ئەو مەرجی یەکەم تێدا بوو مەرجی دووەم تێدا بوو زانی مەرجی سێمیشی تێدایە ئایۆنێن ناکە ئەوە دەبیتە ئایۆنیش ئایۆنێن دەکات کەواتە نابی وی هەڵبژێرم دوو مەرجی تێدا بوو بەس مەرجی سێمی تێدا وەڵامی ڕاست چییە ئەوەیە مامۆستا ئەوە گەردیە لە ئاودا دەتوێتەوە و زیاتر ئەوانە دۆڕوون دەبیتەوە لە بەندەکانی پشتەوە ئێستا لەوانەیە لێرە لۆ زەحمەت بی بەس دائیمەن کیمیا هەرچەندە ڕۆی لۆت ئاسانتر دەبیتن کوحولەکان سادەکان بیکەیە ئاو دەتوێتەوە لە بەرەوەی بەندی هایدرۆجینی دروست دەکات یعنی زیاتر لۆت ئاسان دەبیتن و نابیتە ئایۆن پەیدا ناکات کەواتە وەڵامی ڕاست بووە چ بووە لە قیسی ئەوە لەسەر ئاوێتە گەردیەکانیش کە هەمان بوو کەواتە بە کورتی گەردیەکان پێناسەکەی لۆت نووسی بوو پرسیارەکی نووسی بوو ڕادەی ئایۆنینی تواوە لە توێنەرێکی دیاریکراوە بەس بەستاوە ئەو پرسیارانەی کە کردمان لەسەر سەبوڕە پرسیاری وزاریە بەڵام بەکو بەبرهینانەوە لۆی لە بیری نەکەی چ زۆر گرنگە مامۆستا ئایۆنین ڕوودەدەت لە ئاوێتەی گەردی ئەلیکترۆلیتی وەکو تێبینیش جارێ ئاوێتەی گەردی ئەلیکترۆلیتی یعنی چ مامۆستا یعنی ترشەکان لەگەر تفتی لاواز ئێستا بابەتەکی ترمان هەیە ئەویش ئایۆنی هایدرۆنیۆم ئایۆنی هایدرۆنیۆم هەرچەندە دەبا ئەوەش لەگەر بەندی پاشەوی باز بکات زیاتر تایبەتە بە ترشەکان بەزەوە لێرە دانایە پێدرێن ئایۆنی هایدرۆنیۆم یعنی چ یعنی یەکگرتنی پرۆتۆن لەگەر ئاو یعنی یەکگرتنی ئێش موجب لەگەر ئاو پێدرێن چ پێدرێن ئایۆنی هایدرۆنیۆم هایدرۆنیۆم بریتە لە کردەی یەکگرتنی پرۆتۆن ئێش موجب لەگەر گەردەکانی چ ئاو بۆ پێکەینانی چ ئێشتی ئۆ موجب ئێشتی ئۆ موجب پێدرێن هایدرۆنیۆم ئەگەر وا بیکەین H موجب زائدا H2O طبعا ترشەکان کە دەکەی ناوە H موجب دەداتێ H موجبەکە لەگەر ئاوەکە یەک دەگری دەبیتە هایدرۆنیۆم لەبەرەوەی موجبە ئاویش سالبە کار و سالبێتی زۆرە یەکسەر دەیکاتە چ دەیکاتە H3O موجب ئەو H3O موجبە پێدەرێن چ پێدەرێن ئایۆنی هایدرۆنیۆم لەوەی بیناسیەوە ئەو تێبین یەکمان نووسیە یەک دوو پرسیارمان نووسیە و پرسیارانە پرسیاری ڕێبەری هەڵسەنگاندنە لە امتحانی وزاری شاتیتەوە ئەرێ پرۆتۆنی ئاوێندا کو بناسمەوە مامۆستا دەڵێن پرۆتۆنی ئاوێندا و ژمارەی گەردیلەکانی هایدرۆجینی طبعا لە هایدرۆجینی ئۆکسجین پێکدێت دوو ئەوەندەی ئۆکسجینە زائیدەن یەک بۆ نمونە یەک ئۆکسجینت هەیە دەبی دوو هایدرۆجین بی یەکی تری لۆ زیادکە سێ بۆ نمونە دوو ئۆکسجینت هەیە دەبی چوار هایدرۆجین بی یەکی تری لۆ زیادکە دەبیتە پێنج کەواتە وەکو تێبینی پرۆتۆنی ئاوێندا یعنی ژمارەی گەردیلەکانی هایدرۆجین دەکاتە دوو ئەوەندەی ئۆکسجین کۆیەک وەکو چ ئێستا بۆ نمونە دەرێن چ HO ئەگەر ئۆکسجینەکەمان دوو بیتن ئەوە دوو ئەوەندەی وی دەکات چەند چوار زائیدەن یەک پێنج ئێستاوە بۆ پرۆتۆنی ئاوێندا و تێبینیەوە بەستم ئەوەیە ژمارەی گەردیلەکانی ئێش دەکات دوو ئێرە دوو ئەوەندەی ئێرە کۆ یەک ئێستا بنووسم H4O2 H4O2 ئەوە پرۆتۆنی ئاوێنداو نییە چونکە ژمارەی گەردیلەکانی هایدرۆجین دوو ئەوەندەی ئۆکسجینە ئەوەی تێدا نییە کۆیەکی تێدا نییە ئێستا بۆ نمونە لێرە دەنووسم چ H7O3 موجب پرۆتۆنی ئاوێنداوە عادی ئەگەر بنووسم H6O3 ئەوە پرۆتۆنی ئاوێنداو نییە کەواتە ئەو تێبینیەمە بەسمان ئەوەیە مامۆستا پرۆتۆنی ئاوێندا ژمارەی گەردیلەکانی هایدرۆجین دوو ئەوەندەی ئۆکسجین زائیدەن چیە زائیدەن یەکە یەک دوو پرسیارمان نووسیە لە امتحانی وزاری هایتەوە بابەتەکی وانە کام لەمانەی خوارەوە پرۆتۆنی ئاوێنداوە H موجب نەخێر مامۆستاوە پرۆتۆنە H2O مامۆستاوە گەردی ئاوە هایدرۆنیۆم بەڵێ مامۆستاوە پێدەرێن چ پێدەرێن پرۆتۆنی ئاوێندا گەردی کلۆریدی هایدرۆجینە ئەوەش گازی کلۆریدی هایدرۆجین کام لەمانەی خوارەوە پرۆتۆنی ئاوێنداو نییە H3O موجب پرۆتۆنی ئاوێنداوە لۆ پەیڕەوی ئەو تێبینیەی دەکات ژمارەی گەردیلەکانی هایدرۆجین دوو ئەوەندەی ئۆکسجین زائیدەن یەک
H7O3 موجب ئەوەش پرۆتۆنی ئاوێنراوە ژمارەی گەردیلەکانی هایدرۆژین 2 ئەوەندەی ئۆکسجین زائیدەن یەکە ئەوەش پرۆتۆنی ئاوێنراوە ژمارەی گەردیلەکانی هایدرۆژین 2 ئەوەندەی ئۆکسجین زائیدە بەڵام ئەوە پرۆتۆنی ئاوێنراو نییە لەبەر چ چونکە ژمارەی گەردیلەی هایدرۆژین 2 ئەوەندەی ئۆکسجینە کۆیەکەکەی تێدا نییە ئەوە لەسەر ئایۆنی هایدرۆنیۆمیش کە هەمان بوو پێناسەکەی ئەو دوو پرسیارەش پرسیاری ڕێبەر هەڵسەنگاندنە لە ئیمتیحانی وزاری هاتیتەوە مادەی ئەلیکترۆلیتی لەگەر مادەی نائەلیکترۆلیتی طبعاً لە بەندی یەکەم بوو چوە پۆل 11 مادەی ئەلیکترۆلیتی یعنیوانەی لە ئاودا دەتوێنەوە کارەبای دەگەینن لەبەرەوەی ئایۆنی دروست دەکەن تەنۆکەی بارگەداری زلۆچیان تێدایە مادەی نائەلیکترۆلیتی ئەوە نەما ئیشمان پێ نەما بەس وەکو بە بیرینانەوە ئەو مادانن کە لە ئاودا دەتوێنەوە بەڵام ئاوەگیراوەکانی کارەبا ناگەینی لەبەرەوەی ئایۆن دروست ناکاتن ئەلیکترۆلیتیش ئەلێرە دابەشی کردیا لۆ دوو زۆر ئەلیکترۆلیتی بەهێز لەگەر ئەلیکترۆلیتی بێهێز یان برین لاواز ئەلیکترۆلیتی بەهێز یعنی چی یعنی ئاوەگیراوەکانیان کارەبا بە تەواوی دەگەینیت لۆ ئاوەگیراوەکانیان کارەبا بە تەواوی دەگەینیت بە یەک وشە پێ دەرین ئەلێرە لەبەر چ لەبەر ئەوەی ئایۆن زۆرە ئایۆن زۆرە ئەلیکترۆلیتی بەهێز چ دەگریتەوە مامۆستا ترشی بەهێز ترشە بەهێزەکان هەمووی ئەلیکترۆلیتی بەهێزن مامۆستا تفتی بەهێز هەمووی ئەلیکترۆلیتی بەهێزن مامۆستا خوێی زۆر تواوە ئەوانە هەمووی ئەلیکترۆلیتی بەهێزن لەبەر چوانە ئەلیکترۆلیتی بەهێزن لەبەر ئەوەی زۆر دەبنە ئایۆن 100% دەبیتە ئایۆن هەندێک نمونەمان لێرە نووسیە HCl HBr NaCl ئەوە خوێ NaOH ئەوە تفتە کەوانە ئەوانە پێیان دەرین چ پێیان دەرین ئەلیکترۆلیتی بەهێز ئەلیکترۆلیتی بەهێز یان لاواز چییە ئاوە گیراوەکانیان تەزووی کارەبا بە لاوازی دەگەینیت جیاوازی نێوانیان یەک وشەیە نووسیتم ئایۆن زۆرە لێرە دەنووسم چییە ئایۆن کەمە زۆر کەم دە ئایۆن دێت دەبیتە ئایۆن بەڵام ئایۆن کەمە وەکو چێ وەکو ترشی لاواز لەوێ نووسیتمان ترشی بەهێز لێرە دەنووسین ترشی لاواز وەکو چێ تفتی لاواز وەکو چێ خوێی کەم تواوە کەواتە مامۆستا جیاوازی نێوان ئەلیکترۆلیتی بەهێز لەگەر ئەلیکترۆلیتی لاواز ئایۆنە پەیوەندیان بە خستیوە نییە وەکو پرسیار کە لۆ دێتەوە بۆ نمونە ئێستا لێرە دایکمەت و سرکە خستەکەی با 10 مۆلاریش بی لاوازە لەبەرەوەی کەم دەبیتە ئایۆن دایکمانەت و بۆ نمونە HCl ئەلیکترۆلیتێکی بەهێزە با خستەکەی 0.01 مۆلاریش بی کەواتە جیاوازی نێوان بەهێز و لاواز ئاگادار بە یەک وشەیە ئایۆن زۆرە ئایۆن کەمە بە تەواوی لێک هەڵدەوەشێت بە تەواوی دە ئایۆن لێت زۆر کەم لێک هەڵدەوەشێت زۆر کەم دەبیتە ئایۆن ئاگادار بە وەکو جیاوازی نێوانیان ئەوە لێرە نووسیتمان جیاوازی بکە نێوان ڕەوشی بەهێز و بێهێز بە بەکارهێنانی ڕون و خەست ئیبەندی یەکەمە چووە پۆلی 11 ئەوە گوتمان بەهێز و لاواز جیاوازی نێوانیان ئایۆنە بەهێز ئایۆن زۆرە لاواز ئایۆن کەمە ڕون و خەست یعنی چ ڕون و خەست واتە بەهێز ئایۆن زۆرە لاواز ئایۆن کەمە ئەوە جیاوازی نێوانیانە پەیوەندی بەو دوو خاڵەیەوە نییە ڕوون لەگەر چ لەگەر خەست ئەوەی کیمیای پۆلی 11 ڕوون یعنی مادەی چاوە لە ناو توێنەر کەمە خەست یعنی مادەی چاوە لە ناو توێنەر زۆرە ئەو پرسیارە هەری یەو کەرتەیە لە ئیمتیحانی وزاریاتەوە دەرێ کام لەمانە زۆرترین خەستی ئایۆنیان هەیە HCl 0.1 مۆلاری HF 0.1 مۆلاری CaCl 2.1 مۆلاری HCl 0.05 مۆلاری پێش هەموو شتە چی ئەوەم لۆلادا لەبەر ئەوەی چیە لاوازە ترشەکی لاوازش یعنی ئایۆنی کەمە خستەکەی چەندی بوو نامەوێت ئایۆنی کەمە گوتمان پەیوەندی بە خستیوە نیە ئاگادار بە غەڵەت نەکەیەوە گرنگە لە ئیمتیحان دەداتی 0.1 ئەلێرە ئەگە بنووسی 10 مۆلاریش ئەوەی هەڵنابژێری چونکەمە گوتمان بەهێز و لاواز پەیوەندی بە خستیوە نیەوە گرنگە ئاگادار بە 10 مۆلاریش بی هەر لاوازە لەبەرەوەی ئایۆنی کەمە لاوازە ئایۆن کەمە ئەوە شملادا ئەوە لێرە خستیەکەی کەمە خستی کەمە 0.05 ئەوە یان ئەوە HCl ترشەکی بەهێز CaCl2 خوێکی زۆر تواوە 0.1 مۆلاری 0.1 مۆلاری کەواتە هەردووشی بەهێزن هەمان خستیان هەیە بەس چ هەڵدەبژێرم سیەکەی هەڵدەبژێرم لۆ سیەکەم هەڵبژات لەبەرەوەی ئایۆنی زۆرە CaCl2 چەند مۆل لە ئایۆنمان دەداتێ CA1 کلۆریش 2 یعنی 3 مۆل لە ئایۆنمان دەداتێ کەواتە 3 مۆل جاران 0.1 دەکاتە 0.3 مۆلاری لەبەرەوە خستەکەی زیاتر بوو کەواتە ئایۆنی زیاترە ئەلێرە چەند مۆل لە ئایۆنت دەداتێ
ئەوە یەک مۆڵ ئەوەش یەک مۆڵ دەکات 2 مۆڵ لە ئایۆن جاران خەسیەکەی بکە 0.1 دەکات چەند دەکات 0.2 مۆلاری کەواتە وەڵام سیمان هەڵبژار لەبەر چێ لەبەرەوەی مۆڵەکەی زیاترە ڕاستە ئەوە بەهێزە ئەوەش بەهێزە 0.1 مۆلاریە 0.1 مۆلاریە بەس لەبەرەوەی 3 مۆڵ لە ئایۆنمان دەداتێت جاران خەسیەکەمان کرد بۆ 0.3 مۆلاری لەبەرەوەی خەسیەکەی زیاتر بوو کەواتە ئایۆنی زیاتر دروست دەکات بەڵام ئەلێرەش 2 مۆلی دامە جاران خەسیەکەمان کرد 0.2 مۆلاری خەسیەکەی کەمتر دەرچوو پێداچوونەوەی کەرتەکە پرسیارەکان ئەوانە لە خۆت تەمەشاکە دووبارەی وەکو پێشەوە SRNO3/2 ئایا لێک هەڵوەشێ مۆلی ئایۆنەکان چەندە SR چەندە NO3 چەندە دەتوانی مۆلی گشتی دیاری بکەی ئەو شێوە پرسیارانەمان لۆت کردیە لە پێشەوە بیکە دەرێ ئایا نیشتو دروست دەبی لە کاتی تێکەڵکردنی سرکاتی مەگنیسیۆم لەگەر کلۆریدی سترۆنتیۆم نیشتو پەیدا دەبیت یان نا تەمان لێرە دروست نابیتن نیشتو دروست نابیت نەخێر مامۆستا نەخێر مامۆستا نیشتو دروست نابی دەتوانی هاوکێشەکەش بنووسی سرکاتی مەگنیسیۆم CH3CO2Mg کلۆریدی سترۆنتیۆم SrCl2 یعنی دوو مادە لە بەرهەم دروست دەبی هەردووشی سنە هەردووچی تواوەنە کەواتە نیشتو دروست نابی ئەو پرسیارانە لە خۆت تەمەشاکە چ توانستی ئاوێنی ئاوێتەی گەردی دیاری دەکات گوتمان ئەگە هێز یەک ڕاکێشان لە نێوان تواوە توێنەش زۆر بوو دەیکاتە ئایۆن ئەگەر لە نێوان تواوە زۆر بوو نابیتە ئایۆن HCl ئەلیکترۆلیتی بەهێزە HF لاوازە چونکە زۆر دەبیتە ئایۆن ترشە بەهێزەکانە گوتمان لەبەری دەکەین HF ترشەی لاوازە کەم دەبیتە ئایۆن لەبەرەوە بە ئەلیکترۆلیتی چدا دەنێن بە ئەلیکترۆلیتی لاواز دادەنێن ئەو پرسیارش تازە لە سەرێ نووسیمان بە شێوەی هەڵبژاردن یعنی پرسیارێکی گرنگە دەکاتە هەڵبژاردن کام لەم دوو تەقگیراوانی خوارەوە زۆرترین خەستی ئایۆنیان تێدایە ئەوەیان ئەوە مامۆستا ئەوە لەبەر چ ئەوە لەبەرەوەی خەستی زۆرە 0.1 ئەو دووبارە مامۆستا ئەوە لەبەر چ ئەوە لەبەرەوەی ترشەکی بەهێزە لقی جیم ئەو دووەیە هەردووشی بەهێزن هەمان خەسینە ئەومان هەڵبژار تازە پرسیارەکەم لۆت هەرکرد لەبەرەوەی 3 مۆڵ لە ئایۆنی تێدا ئینشەڵا دەرسی دابێ باسی کەرتی دووەم دەکەین بە هیوای سود وەرگرت